سلااوتان لێبێت لە گۆڕستانی کۆنی دیانم دیارە ئەمڕۆ مەراسیمێک بەڕێوە چێ لە ژێر چاودێری هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران مەراسیمەکە لێرە لەسەر گۆڕی چەند شەهیدێکە وەک ڕێزگرتنێک بۆ ساڵیادی شەهیدکردنی هەریەک لە دکتۆر عەبدوڕەحمان سلێمان و هاوڵانی کە بەدەستی ڕژێم بەعسی لە ناوچوو گۆڕەکانیان لە گۆڕستانی دیانای کۆن نۆژەن کراوەوە. ئێستا بەڕێوەبەری گشتی شەهیدوان پالکراوانی سۆران قسە بۆ میوانان دەکات. ئێمەش دیمەنی تەواوی مەراسیمەکەتان بۆ ئەگوازینەوە. ویستی سنووری لیژنەی ناوچەی دیانە و پێم خۆش بوو ئاماژەیەک بە ئەوە بکەم کە ئەمڕۆ بەنسبەت ئێمە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران دام و دەستگاکان حکومی و بە پەرۆشی لایەنی حزبی لەم دەڤەرە بە پێویستمان زانی ئەم یادە زیندوو بکرێتەوە لەبەرەوەی کە نمونەیەکە شەهیدبوونی ئەم کەڵە فەرماندانە و پێشمەرگانە لە شۆرشی گوڵان نمونەیەکە کە ئەمڕۆ ڕنگدانەوەی هەبووە لە بارودۆخ و شێوازی ژیانی هاوڵاتیانی کوردستان بە شێوەیەکی ئاشتیانە و بە تەبایی و برایەتی و ئەو پێکەوە ژیانەی کە لە نێوان هەموو نەتەوە و ئاینەکاندا هەیە ڕەنجی داوەتەوە. ئەوەی کە لە سەر چێلی شەهیدەکان دەیبینن کوردی تێدایە، کریستیانی تێدایە و عەرەبی تێدایە. ئەوەی کە ئەمڕۆ جەنابی سەرۆک بارزانی کردبووە پەیام بۆ ئەوەی کە هەمومان بە ئاشتەوایی لەم وڵاتەدا بژین ڕنگدانەوەکەی هی شۆڕشی ئەیلول و گوڵانە و هەتا ئێستا بەردەوام بووە. ئەو بیر و هەبووە لەو سادا بێ هاوشان لەگەڵ برا پێشمەرگەکانی لە پێناو مافی نەتەوەیەکی تیانێک وەکو هاوڵاتیەکی کوردستان ئامادە بۆ لەگەڵ پێشمەرگەکاندا ڕوبەڕووی دژمن ببێتەوە. پێشمەرگەیەکی کورد لە دەشتی هەولێرەوە لە زرارەتی و ناوچەکانی تر و شەقڵاوە بێ لێرانە لە شاخەکان بەرەمگاری ڕژێمی بەعسی فاشیزم ببێتەوە بەداخەوە لە ڕووداوێکدا کە بۆسەیان بۆ دانراوەتەوە لە ساڵی 1980 لە 9/9 دەکەونە کەمینی دژمن و شەهید دەبن و جانی پاچیان بە لە پێناو خاچی کوردستان و گەلی کوردستان دەستپێرن و ئەوەی کە ئەمڕۆ ئێمە تێداینا بەرهەمەکەیەتی بە پێویستمان زانی ئەم یادە بەرز ڕابگیرێت و سوپاسی جەنابی سەرپەرشتیار دەکەین کە لە ماوەی ڕابردوو بە هەماهەنگی لیژنەی ناوچەی دیانای پارتی دموکراتی کوردستان هەستان بە نۆژەنکردنەوەی ئەم گۆڕانەی کە لێرە هی ئەو شەهیدانەنە و ئەوەی کە وەکو پێویستیش بوو لە ئەو مەفهوم و ئەو ماهیەتەیە کە ئەوان لە پێناویدا شۆڕشیان کردو و گیانیان بەخت کردووە. سوپاسی هەمووتان دەکەم کە بەشدار بوون لێرانە و دڵنیایی دەدەینەوە بە خەڵکی کوردستان بە خانەوادەی سەربەرزی ئەم شەهیدانە ئەو ڕۆحیەت و ئەو بیرۆکەیە کە ئەوان لە پێناویدا شۆڕشیان کردو خوێنی خۆیان بەخت کردووە بە هەمان شێواز لەسەر ئەم ڕێبازە بەردەوام دەبین بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و هێشتنەوەی ئەم خاکە بە ئەو سەروەریەی کە ئەوان لە پێناویاندا جانی خۆیان بەخت کردووە. زۆر سپاستان دەکەین. پەیامی بەڕێوەبەری گشتی شەهیدوان پالکراوانی سۆران بوو. دیارە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لێرە قسەی هەیە و قسەکانی ئەو شتان بۆ ئەگوازمەوە بزانم پەیامی ئەو چییە. بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست، کوردستان خاوەنی دەیان و سەدان چیرۆکی شاراوەی لەو جۆرێکە ئێستا ئێمە تێدا ئامادە بووینە. ئەوەی کاکەریم باسی کردێکێک لە تایبەتمەندیەکانی ئەو پۆلە شەهیدە ئەوەیە کە لە هەموو پێکاتەکانی تێدایە. ئەوە دەلالەت لەوەی دەکاتن نەک تەنها نەتەوەی کورد بگرە هەموو ئەو پێکاتانش کە لە چوارچێوەی کوردستانیش ژیاون درچان بەوە کردووە کە کورد خەدری لێ دەکرێتن. ئەوانە بە جندوهێشتنەوەی ئەو چیرۆک و ئەو داستانانە مانایەکی تایبەتی خۆی هەیە و پەیامێکە بۆ نەوەی ئێستامان کە ئەوەی کە ئێستا ئێمە تێیدا دەژین بەرهەمی خوێنی شەهیدانی ئەو پۆلە شەهیدە و بەدەیان و سەدان پێشمەرگە و فەرماندەی دیکەیە کە لە چیانە زۆربەی هەر زۆریشان لەوانێت تا ئێستا
تەرمەکانیشیان دیار نەبێتن. دیانە ناوچەی دیانە نیشانەی قوربانیدانە، نیشانەی ئەنفالە بە سەدان گەنج و لاوی ئەم نەتەوەیە، گەنج و لاوی بارزانەکان لەم دیانەیە بە ڕۆژی ڕووناک ئەنفان کران و بنبزر کران. بەدەیان مەفارز و پۆلی پێشمەرگە لەو چیانە قوربانیاندا و شەهید بوون. یادکردنەوەی ئەو پۆلە شەهیدەش کە لە ڕۆژێکی وەکو دوێنێ گیانیان کردە فیدای ئەم کوردستانە، لەو کاتەوە حکوومەت درچی بەوە کردبوو کە ئەو بزوتنەوەیە و ئەم نەتەوەیە بە ئاسانی شۆڕشەکانی دانامرچێتەوە، بە تایبەتی ساڵی 1970 دوای شۆڕشەکانی شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵانیش ئەم پێشمەرگانە بە گیانێکی لێ بردەی دەستیان بە خەبات کردەوە، ترسی حکوومەت کە ئەو کاتە لەو پەڕی بەهێزیدا بووە، بەڵام دیسانەوە ترسێکی هەبووە، دەیزانی هەبوونی ئەو پێشمەرگانە کاریگەریەکی دەبێتن بۆ ڕۆژێک لە ڕۆژان ڕوخانی ئەو ڕژەمە کە لە ئەنجامەکەشی هەروای بۆ هاتەوە. ئەوەی جێگای نیگەرانی ئەوەیە کە حکوومەتێک لە دوایەکانی عێراق زۆر جاران دەرس و پند لەم ڕابردووە وەرناگرن کە هەم نەتەوەی کرد و هەمیش گەلی عێراق بە شێوەیەکی گشتی زۆر جاران بۆتە قوربانی ئەو نەهامەتیەی کە حکوومەتێک لە دوایەکانی بەغدا بەسەر کورد و بەسەر گەلانی عێراقشاندا هێناوە. هیوادارم ئەو جارە ئەو عەقلەتە لەوە تێبگاتن کە پێکەوە ژیانی ئەم نەتەوانە بە تند و تیژی نابێتن، سەرکوتکردن بە تند و تیژی نابێتن، لە نەتیجە حەق هەرسەر دەکەوێتن. لێرەوە سەرخۆشی لە خۆمان و ناوچەی دیانە کە پێشتریش ئەو پێشمەرگانەی کە لێرانە بوونەتە قوربان کە خەڵکی ئێرانش نەبوونە، بەڵام باوەشیان بۆ کراوەتەوە لە هەموو کاتی لیان قەماوە باوەشیان بۆ کراوەتەوە. ئەوەی ئێستا دەبینن ئەو چیرۆکەی ئەم 6 پێشمەرگەیە لە کاتێکدا بووە کە حکوومەتی ئەو کاتی بەغدا شەهیدی کردن و بە هەلیکۆپتەر گواستیۆ لێرانە ڕادستی خەڵکی بە شەڕەپی دیانی کردو، ئەوانیش بە شێوەیەکی ڕێک و پێک لێرە ناشتیتیان. لێرە ئێمە جارێکی کە یادی ئەوانە دەکەینەوە، سەری ڕێز و نەوازیشان بۆ دادەنوێنین و پێیان ڕادەگەینین کە ڕوحیان شاد بێتن. ئێمە ئەوەی کە ئێستا هەیە بەرهەمی خوێنی ئەوانە. جارێکی دیکە سەری ڕێز و نەوازش بۆ ئەو پێشمەرگانە و هەموو شەهیدانی دیکەی ڕێگای ڕزگاری خوازی گەلی کورد و لەسەری هەمووشیانەوە بارزانی نەمبر. زۆر زۆر سپاسان دەکەم، سوپاس بۆ ئامادەبوونتان دەکەین. ئینشاءڵڵا ئەوە دەرگەیەکی زیاتر خۆشی بۆ ئێمە دەکاتەوە، جارێکی کە ئەو نەهامەتیانە نابێنینەوە. زۆر زۆر سپاسان دەکەم. پێمی سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران بوو. هاوکاری کامەڕەمانم ئەو گۆڕانتان پیشانەدا کە 6 پێشمەرگی قارەمان لە نۆی 1970 لە گوندی جەران لە دەڤەری برادۆز دەکەونە کەمی و لەوێش لەلایەن ڕژێم بەعسی لە ناوچوو کەمینیان لێدا دەنرێتەوە و شەهید دەکرێن، دواتر بە هەلیکۆپتەر دەگوازرێن و ئێرە لێرەش خەڵکی دیانە لەم شوێنە دەیان نێژێت. ئەمە گۆڕی ئەو 6 پێشمەرگەیە کە لە نۆی 1970 بەدەستی ڕژێم بەعسی لە ناوچوو شەهید کران. ئێستا دیارە بیرۆکەی نۆژەنکردنەوەی گۆڕستانە لەلایەن لیژنەی دیانای پارتی دیموکراتی کوردستان و دراوەتە بەڕێوەبەرایەتی شەیدان و ئەنفالکراوانی سۆران و ئەوانیش لە ڕێی دارەی سەربەخۆی سۆران. ئێستا بەڕێوەبەری بەرپرسی ناوچەی دیانای پارتی دیموکراتی کوردستان کاک فاروق قسە ئەکات، پەیامی ئەو شتان بۆ ئەگوازی. گۆڕە شەیدانمان کرد لە ڕێی کاک ڕێبوار خەیاڵی، تەماشامان کرد حقیقەت زۆر قبرەکان و چێلەکانە زۆر بێسەر و کۆن بوون. ئیدی ئەو بیرۆکەمان دروست بوو کە پێشنیاری ئەوی بکەین هەم نوژەن بکرێتەوە، هەم مەراسیمیشیش بەو بۆنە لە یادی ساڕۆی شەهیدبوونیان ڕێک بخرێتن. سپاسی بەڕێوەبەرات شەهیدان و ئیدارەی سەربەخۆکەین کە پێشنیارەکەی ئێمان بە هەم وەرگرت و هەموو لایەک ئامادە بوون و هاوکار هەموو بن کە ئیدی بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک ئەوە نوژەن کرایتەوە. جێی دەستخۆشیە کە هەموو لایەکمان مهتەمین بە شەهیدانی خۆمان
کە جێی سەربەرزی شانازینە ئەو ئازادی ئەو ڕۆکە کە لە کوردستانە بەڕاستی بەرهەمی خوێنی شەهیدانە ئەم تابلۆش بەڕاستی مانایەکی زۆر گەورە بەخشیتن هەوەکی بەڕێز جەنابی کاک هەڵگورد ئاماژەی کرد و لە هەمان کات شتێکمان بە بیردینیتەوە جارێک لە شۆڕشی ئەیلول سەرەتای شۆڕشی ئەیلول بروسکێک لە بارزای نەمر هاتبوو لە بروسکەکەی ناوی چەند شەهیدێک تێدا بووە تقریبا 6 شەهید ئەوها هاوشێوی ئەو 6 شەهیدانە بارزانی نەمر زەردەخەنەیەکی هاتبوو بێتەلەکە پێی گوتبوو خێر ئەوە پۆلێک شەهید هەیە و جانیان بەخشیە ئەتوو زەردەخەنەت دێتن وتم زۆر خەم ناکەم بە زەردەخەنەی من ئەوەیە ئەمن دڵخۆشم کە کوردستان ئازاد دەبێت و ئێمە سەر ئەکەوین لەبەرەوەی شۆڕشی ئێمە سەر تا سەری کوردستانی گرتەوە لە هەموو ناوچەکانی کوردستان شەهیدی تێدایە لە زاخۆ تا خانەقین ئەو تابلۆ هەمان مانە ئەبەخشیتن بەڕاستی کە بەتایبەتی کە برانی مەسیحی و عەرەبێکی تێدا کە ئەوانە بەرامبەر ئەو زوڵم مستەمەی کە لە گەلانی عێراقدا تەنها کورد ئەو زوڵمە نەبووە بەسەر کورد سەپاوە بەڵکو نەتەوەکانی تر و مەسەبەکانی ترش لە عێراق ئەو ظلم و زۆرداری کە ڕژێمی دیکتاتۆری بەحسی هەبووە چێشتویانە بۆیە ئەوانش پەنایان بۆ شۆڕش و پێشمەرگایەتی بردێ و خەباتیان کردێ شان بەشانی برا پێشمەرگەکانیمە بۆی ئازادی بۆ کوردستان بەدیبێتن ئەو ڕۆژ لە سای خوێنی و شوێنی الحەمدولله هەموو لەم ئازادین معنای ئەوەش نییە کە مەیادی ئەو شەهیدانەکەینەوە شەهیدانی تر بەڕاستی پەرایەز بخرێن بەڵام ئەو شەهیدانە زۆر جیاوازتر بە شێوەیەکی جیاواز شەهید بووینە دژمنانی بە شێوەیەکی زۆر دڕندانە بێڕێزیان پێ کردوون جگە لەوەی کە کەمینی چەند بۆ دانا و ئەو کاتش جەنازەکە هێنارێ لە فڕۆکەخانەی دیانە مەتاڵی دیانە فڕیان دانا و بەلەدی لێرە ناشتونە بە هاوکاری چەند شۆڕجێرە کورتپەروەرێک کە بەڕاستی هەستی کورداتێنە بووە ئامادە بووینە ئەگەر بگیرێن و ئەدامش بکەن بەڵام هاتینە و هاوکار بووینە بۆی جەنازەی ئەم شەهیدانە لێرە بنێژن لە هەمان کات شەهید دکتۆر عەبدوڕەحمان بەڕاستی ڕوغلێکی زۆر کاریگەر و گرنگی هەبوو هەر بۆش دژمن ئەو پیلانەی لە بەرامبەردانا و کەیدی شەهیدی بکەتن جمودۆرەشی زۆری هەبوو ئەلێرە لە ئەو خانی مهندستان هەبوو لە قوتابخانەی گولوزەر ئەو بخۆی هات لە ناو جەرگەی دژمن چەند مهندسێکی لێ حتا مهندسێک پێمابی ئەزنەویشی تێدا بووە گرتی و بردی ناو ناوچە ئازادکراوەکە پاشان ئەو مهندسانە لەگەڵ چەند پێشمەرگەیە کە ڕژێم دەرگیری کردبوون و هەندێک تەنظیم داخلی کە گیرا بوون بە بەدیل لە مقابل ئەوانیان گۆڕێەوە جمودۆرێکی زۆری هەبوو وەکو مەفرەزە سەرەتاکانی شۆڕشی گوڵانی نیشتیمان پێشکەوتووە بۆیە دژمنی پەناگۆ برد کە لە ناوی بەت و شەهیدی کرد هەر بۆ زانیاریشتان ئەمن تەمەنم گچکە بوو 2 شەو پێش ئەو کاتی ئەمە ماڵمان لە گوندی هەوێڵان بوو 2 شەو پێش شەهید بوونی هاتە ماڵیمە ئەمنش تەمەنم تقریبا 8 ساڵی بوو ئەوەی ئەبوو هاشم عەرەبەکە صعوبەتی لەگە من کردوتی ئەتو ئەمەت خۆشتریان پێشمەرگە ئەمش گوتم وەڵام پێشمەرگەم خۆشترەوەتم گوتی نا عسکەر چوکلاتی لەم گوتی نیشتانە دەمێ ڕەنگە عسکەری خۆشتر گوتم نەخێرەمە پێشمەرگەمان خۆشترێتن دیدی پاش 2 شەو پێت و چون لە منتیقەی دەشتهێت و لە گەری و جەڕان پێ لە لەو شوێنە کە مینیان بۆ دانا و زۆر بە شێوەیەکی هەچەندە بیدایە بریندار هندێک دیدی قسەی پێ گوتبوون ئەوش لە پاشان دیدی شەهیدیان کردو هەموو لایەک دووبارە بەخێر بێن سەر و سەد چاوەن زۆر سپاسی ئیدارە و شەهیدان شەکەین دووبارە هەموو لایەک خێر بێت دەست خۆش بێ دیارە ئەو کەسانەی تەرمی و شەهیدانیان شتووە لەو کاتە لە 1980 کە لە گوندی جەڕان شەهید کراون ئەمڕۆ لێرە ئامادەیان هەیە بزانم چۆن باس هونەرمەند وەلی دۆستچی قسە 33 سال پێش ئێستان بەگیردێتەوە هەروەکو فیلمێکی سینەمایی ئەمن لە ماڵ بووم لە بەنگۆی مزگەفت بانگەوازیان کرد هەندێک تەرم لە مزگەفتن ئەوەی بۆ خێری خۆی بێت بیان شووە و بیان نێژی ئەمیش لەبەر ئەوەی سەرباز بووم هەبەنەوەات هاتبوومەوە دارتم گوتی کوڕم نەسیەوە پێشمەرگەنە گوتم هەردەچم وەڵا الحەمدولله هاتین چوونە مزگەفتە تەماشەم کرد کە تەرمەکانم دیت بەڕاستی بوو من یعنی مفاجئەکی گەورە بوو 7-8 تەرم درێژ کراینە و بەر ئەو پێش ئەو مەوزوعەش من بەخۆم دکتۆرم دیتبوو شەوەی هات لە دیانە دیتمان ویدی دەستمان کرد بە شوشتنی کە دەستشمان بە شوشتنی کرد یعنی من هەموو خەڵکەکەم بە بیرم نییە
بەڵام ئەوەی زۆرم بەبێ حاجی کوێستان اسماعیل چاوبەکر یعنی ئەو برا مسیحیانش لەگەمدا بوون دەستمان پێکرد شوشتمان ئەوجا داویری ئەمنێ هات کە داویری ئەمن هات ئەمن زۆر مڕعاتم دەکردن ئەو وانیان هەموو دڕین و ئەوە بوو کرش و تش بوو بە شەم لێک وا خاوینم دەکردەوە ژەمنی وەزارەتەکە گوتی لە داری هەڵگەت وتی ها ئەنتە هیتمانیان پێ نەدا گوتم ئەوە وازیبە دەبی خانی کەینەوە دەمری بە بە حەسک دەینێژین دوای ئەمن کە خەریک بووم ئەمرێک هات ویستی ڕسمم بگری وتی ارفع راسك ئەمیش بەڕاستی ترسام سەری خۆم بڵێنەوە الحەز نەمتوانی ڕسمێکی گرتم وبيرم بيتم نازم لما لا سعيد رحمتي بي شدي كابوهات تنشت من وانت كاك عند خو بيومان دمك على انا الشهيد فعلا شهيد من ايدي اما كان لشوشتني خلاص بون وكان شيء كفني دبري كفنك بلديه هناي كسنا بالببري قلت برادر شبرو ذاك من مالي به مالي حاج الرحمن داسني جيراني مزقفتي بو ذاك من هاتا مالي حاج الرحماني كيف مكاني برحمت بهم يا برحمت بن كيف مكاني بريو بون نار دو لو دي جماعات كيف ينكر اما لبر او زورت يكسبون بون او بو ما نريج بون ممكن بما سقى براني لشناشتني هات مدرب اسمه مالوه يعني بو شاهدي قشا بنيامين كالريخصنا كانش لقى مبو هات السر من قوتي كاكو اللي راستا الدكتور دقا قلت مقرب لا دقا وخون ششتمو استا دينيج يا ديان بخير ان شاء الله زيان بحشتا وسپاس او کسانج لكن كوابون سببي او ياد كرنا ويزور سپاس امن هر شاهدي او قسقاني ما مستولين امن لويبهم يارمتي ما مستوليش من لهو باخو امن ازور اغدارنا بم بس امن ام پیدا دكرو ما مستوليش دايشتن والله أو يعني دليلتك لبو بيك وجيان وقد ديار يعني زبادة قلوه لا الشور شيعي لبو مجدار وبلا وقوش حالشين بو زور صفات دست خوش بي امش او دو كسبن كا فرمي او شيدانيان شرب ولا نوي 1980 شهید کرابوون لە گەروی زەڕان لە دەڤەری برادۆست ئێستا تازەگولنەی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە لەسەر گلکۆی ئەم شەهیدە قارەمانانە دانرێت کە جیاوازی ئەم گۆڕە لەوانەیە لەگەڵ شوێنەکانی تر جیاواز بێت لەبەرەوەی هەم عەرەبێک لەم گۆڕستانە هەم مەسیحی هەمیش کورد واتە دوو نەتەوەی جیاواز لێرە لەم گۆڕستانە کە لە هەشتاکان شەهید بوونە پێکەوە لە پێناو ڕزگارکردنی هەرێمی کوردستان لە چنگی ڕژێمی باسی لە ناوچووکە ئەو کات شارسکانی هەرێمی کوردستان داگیر کردو بۆیش لەم ساتەوە زولستەمی ئێمە بەردەوام بوو تا ئازادکردنی هەرێمی کوردستان لە بەهاری 91 کە چەندین ڕۆڵەی ئەم کوردستانە قوربانیان لە پێناو گەل و خاک و نیشتیمانداوە تا ئێستاش ئەم قوربانیدانە بەردەوامی هەیە لێرە سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران بولینە لەسەر گلکۆی ئەم شەش شەهیدە دانێت کە دکتۆر عەبدوڕەحمان یەکێک لەو سەرکردانە بوو کە لە گوندی جەڕان لە دەڤەری برادۆست لەوێ شەهید کرا و پۆلێک لە پێشمەرگەشی لەگەڵدا بوو دواتر بە کۆپتەرێک گواسترانەوە فڕۆکخانەی دیانە لێرە لەوێش لەلایەن شارەوانی ئەو کاتی دیانە و هەندێ لە خەڵکی ناوچەکە نێژدان و ئێستاش لێرە کراوەتەوە و مەراسیمێک بەو بۆنێوە ساز کراوە دیارە تازەگولنەکان بەردەوامن تازەگولنەی دۆمیش لەسەر گۆڕی ئەم شەیدانە دانرێت کە وەک وەفایەکی خەڵکی ناوچەکە و سنووری دارەی سەربەخۆی سۆران بۆ ئەو شەیدانەیە کە 43 ساڵ لەمەوبەر لە پێناو گەل و نیشتیمان خۆیان کردە قوربانی و
ئێستاش فاتحە دەخوێنرێت لەسەر گۆڕی ئەوان هەموو ئەوانەی کە ئەمڕۆ قسەیان کرد خۆیان بە قەرزداری ئەو شەش شەهیدە و تێکرای ئەو شەهیدانە زانی کە بە درێژایی مێژوو لە پێناو بزاوی نەتەوەی کورد خۆیان کردوتە قوربانی و داواشیان لە حکوومەتی بەحسی لە ناوچوو کرد کە سوکاری ئەنفال کراوان قەرەبوو بکاتەوە. دەمەوێت ئاماژە بۆ بکەم هاوکاری کامێرەمان مەگەر نیشانی بدە شەهیدە نەمرەکان لە 1980 یەکەمیان دکتۆر عەبدوڕەحمان سلێمان قادر کە تەمەنی بە 1952 لەدایک بووە و ئازاد سلێمان قادر کاکە ڕەش یەحیا فەرێدون وەردە زەیارە ئەوەش هاوڵاتیەکی کریستیانی نەحیدیانە ئەبوو هاشم کە عەرەبە غەفار جەمال حەمەدەمینیش ئەوانە هەموو ئەو شەهیدانن کە لە پێناو خاچی کوردستان و گەلەکەی جانی خۆیان فیدا کرد دیارە وەک ئاماژەم پێکرد ئەم گۆڕە لەوانەیە جیاواز بێ لەگەر زۆربەی گۆڕەکانی تر لەبەرەوەی مەسیحی عەرەب کورد لێرە لە پێکەوە لە یەک کات و سات شەهید بوونە لە پێناو قەزیەک کە بە پێژای مێچوو کورد خەباتی بۆ کردووە دەمەوێت ئاماژەش بۆ بکەم سەرۆک بارزانی لە هەموو گوتارەکانی دەڵێ گەورەترین پۆست لای من ئەوەیە کە پێم دەڵێن تۆ پێشمەرگە ئەو گەورەترین پلە و پۆستە لای من ئەمە بوو کۆی ئەم دیمەنانە کامڕۆ لە مەڕاستیمی دانانی تازەگولنەوە و نۆژەنکردنەوەی گۆڕستانی کۆنی دیانە کە ئەم گۆڕستانە شەش شەهیدی تێدا بوو ئەمڕۆ لێرە لەلایەن ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە نۆژەن کراتەوە دیارە پێشنیارەکە کەسێکی ناوچەکە کە چەند ساڵە بە ناوی ڕێبوار خەیاڵی بیرۆکەکەی یاخود داواکەی ئاراستەی لیژنەی ناوچەی دیانە کردووە ئەوانیش ئاراستەی بەڕێبەرای شەهیدوان فالکراوان و لە ڕێی ئەوانیش ئیدارەی سەربەخۆی سۆران و دواتر ئەمڕۆژ کە دوێنێ نۆی ساڵ نۆی نۆ بوو ساڵیادی شەهیدکردنی ئەم پۆڵە پێشمەرگە قارەمانە بوو و ئەمڕۆژ مەڕاسیمەکەیان بۆ ڕێکخراو لێرە سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران و ئەو کەسانی کە تەرمەکانیان شوشت بوو و بەڕێوەبەری گشتی شەهیدوان فالکراوانی سۆران و بەڕێوەبەری بەرپرسی ناوچەی دیانە هەمووانە لە ڕێگای زاری کرمانزی پەیامی خۆیان هەبوو. بەڵێ